ماوەی چەندین ساڵە قەیرانی دارایی و ئابووری بەرەوچێرەمی کوردستانی گرتۆ بەهۆیەوە موچەی فەرمانبەران دواکەوتووە زیاد لە چەندین جار کە ئەمە ژوای کردووە لە ماوەی ساڵانی ڕابردوو وەک ئاماژەم پێەیە مامۆستایان بایکۆت بکەن هۆڵەکانی خوێندن بەجێ بێڵن لە ئێستاشدا و لە کاردانەوەیەکی نوێدا مامۆستایان و فەرمانبەران شێوازێکی تر یاخۆ ڕێگایەکی تریان گرتوۆتە بەر ئەویش خەباتی مەدەنیە و جگە لە بایکۆتکردن مانگتریان ڕاگەیانوە. من بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بە سوپاسەوە بەڕێز مامۆستا نەجمەدی محەممەدم لەگەڵی ئەندامی دەستەی داکۆچی لە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی. مامۆستا نەجمەدی محەممەد بەیانیت باش سپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەیانیت بە زۆر سپاس بە بەڕێز. مامۆستا نەجمەدین وەک ئاماژەم پێ ئێستادا مامۆستایان و فەرمانبەران ڕێگایەکی تریان گرتوۆتە بەر خەباتی مەدەنیە ئەویش ڕاگەاندنی مانگتنیان ڕاگەیانوە. ئەمە ئەم بیرۆکەیە چۆن هاتۆتە ئاراوە و ئامانج لەم مانگرتنە چییە؟ بەڵێ سەرەتا بەناوی خۆی گەورە زۆر سپاس بە بەڕێستان سپاس بۆ تۆ بۆ هاوڕێیانی پرسی کامیرە. ئەم جۆرە چالاکیە چالاکیەکی جۆرێکی چالاکی تری مەدەنیە لە جیهاندا باوە بۆ ئەوەی کە مافەکانت بەرجەستە بێ مافەکانت کە لێت زەوت کراوە بۆت بگەڕێتەوە یاساییان توانی کارێکی وا بکەی کەمان بگری لە خواردن و خواردنەوە و لە شوێنەکایەتە سام با بڵێن هینکەی وەکو چۆن لە ساڵی 2019دا لە بەردەم دادگایە دەوێت هەندێک چادرمان هەڵدا ئەمە جۆرێکی ترە بۆ ئەوەی کە فشار بکەیت لە دەسەڵات وە بۆ ئەوەی مافەکانت کە زەوت کراوە بۆ بگەڕێتەوە و نەتەوەیە گرتوەکان بێنە سەرخەت بۆ ئەوەی هاوکاری تۆ بن و چەندین دۆ جۆر چالاکی مەدەنی تریشەیە ئەمە یەکێکە لەو جۆرانە. بەڵێ مامۆستا نەجمەدین بەپێی زانیاریەکان نزیکەی 100 مامۆستا ناوی خۆیان تۆمار کردبووی زیاتر 100 مامۆستا سیارەکەم ئەو بوو. مامۆستای تریژ یاخود فەرمانبەری تیژ بەنیازن خۆیان ناونووس بکەن و بەشداری لەم مانگرتنیا بکەن. بەڵێ بێگومان. بەڵێ چونکە حەڤدەی شوبات جان هەبتا نەزانن لە چەند کەسێکەوە دەستی پێکرد بوو بۆ حەڤدەی شوباتێکەوەیە. ئێستا ژمارەکە زۆرە 100 کەس کەم نییە لە هینەکە بەڵام لەم 100 کەسێک کە ناوی نووسیوە هەندێکیان نەخۆشن هەیە نەخۆشی درێژخایەنی هەیە ئەوە لەگەڵیانایە بەڵام بۆ سەرپەرشتیان ئەگەر ئەمە حاڵەتێکی تێکشوونی باری تەندروستی بێ شتێک هاوکاریان بێ یان ڕاگەیاندنیا ئەمانە بەڵێ لە کەتی تەندروستیش کارمەندی تەندروستیش لەگەڵیانایە بۆی لەو بارودۆخە ینی نەخوازراوی کە هی تەندروستی بۆ نمونە تۆ خواردن نەخۆی دەشت پێویستی بە ڤیتامینەکانە پێویستی بە ئاسنە پێویستی بە چییە ئەو نەخۆیتەوە توونێتی فشارت بۆ ئێنێ لەوانەیە لە هەندێک کاتە پێویستت بۆ بێ سەرپەرشتیارێکی تەندروستی ئاگای لەباری تەندروستی تۆ بێ لەبەرەوە ئەوەش هەیە. بەڵێ مامۆستا هەڵبەت ئەم مانگرتنە لە ئێستا تەنها لە شاری سلێمانیە وەکو مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی بەنیاز نین ئەم پرۆژەیە یاخود ئەم خەباتە مەدەنیە بگوازنەوە بۆ شار و ناوچەکانی تر هەرێمی کوردستان. بەڵێ ئەوەی کە بەڕاستی هەیە لە دەڤەری زۆنی سەوز هەیە لە هەموو شار و شارۆچکەکان لە هی زەرد نییە لەبەرەوە دێرە توانم بڵێم تۆزێ ئازادی ڕاهاترە لەوێ ئازادی بەرتەس کراوە ئەوە بۆ کاریگەری نابێ. ئێستا من حەزەکەم ئەوە زیاتر بۆ جەنابتان و بۆ بینەرانی خۆشەویستی ڕوون بکەمەوە ئێمە گەیشتوێنە تا و حاڵەتەی کە لە ناوەندی بڕیاریشەوە خەریکین چونکە لێرە لە سلێمانی دەنگە ناڕزایەتێکیان هەیە کە هەیە بەس بۆ سلێمانی نییە لە کۆتا دەیخانەقین کە سەر باریمی کوردستان بێ هەتا کۆتا دەی زاخۆیە کاوسنوورە لەگەڵ تورکایە هەمووی فەرمانبەران و مامۆستایانی هەرێمی کوردستانە لەوێ چالاکوانێک بیت دەنگت دلێر بێ و دەنگت بەرز بێ زیندانی تەگەنەوە ئەو هاوڕێیانەمان شێروانی و برادەرەکانی خۆ جەنابتان ئەزان و خەڵکی سەزان کە بە چ تۆمەتێکیان بۆ دروستکرەوە لەبەرەوە دەنگێکی ئازا و دلێر بوون ئەمە جیاوازیەکەیە بەڵام لە سلێمانیەوە ئێمە دەنگمان گەیاندوتە بەغدا لە ناوەندی بڕیار من دوێنێ درەنگ هاتوومەتەوە لەگەڵ کارەکانە خەریکین بەس ئەوە نیە لە سلێمانیا بێ ئێستا هەموو جیهان
چونکە تۆڕە کۆمەڵایەتەکان و ڕاگەیاندن و پەیوەندیەکانی هەیە پەیوەندی دیبلۆماسی هەیە پەیوەندی استراتیژیە بەیەکەوە لەگەڵ دەرەوەی وڵات و یاسا ناسانی دەرەوەی وڵات هەموو ئێستا گرێدراوە بەیەکەوە کە ئەم توێژەی لێرە خۆپیشاندانەکەن مامۆسایان فەرمانبەران ئەوە بەناوی هەموو هەرێمی کوردستانەوەیە و دەنگەکانەگات باسی ئەومان کرد لە پێشاوتمان تۆزێ لێرە ئازادی ڕەهاترە بەڵام بەڕاستی بەو شێوە ئازادیەیش هیچ سوود ناگەیەنێ ئەگەر دەسەڵاتدارانی زۆنی سەوز بە تایبەتی کە سەرۆکی یەکێتی وتی هەژماری من پڕ مەکەنەوە تەوتین بکەن هەندێ بابەتی شریا ئەڵێ ئەو قسەی کە دەیکەم جێبەجێ دەکەم ئەگەر ئێستا لەم کاتەیە کە بە بڕیاری دادگای فیدرالی دەرچووە موچە تەوتین بکرێ ئەمە یاساییە یەکێتی و پارتی و نەوەی نوێ و گۆڕان و هەموو حیزبەکان چەنێ ئەم لاولا بکەن و پەل بەهاون نەیەڵن یا پلانگەڕی بن بۆ وەر نێڵن ئەوە بۆ بە یاسا و تەوتینەکە ئەکرێ اینجا داواکەم لەکە سەرۆکی یەکێتی وتی هەژمار پڕمەکەنەوە تەوتینکەن ئێستا لە زاری هەموو کەسێکەوە فەرمانبەر مامۆستا ڕۆژنامە نووس نەخوێندەوار مناڵێک ئەڵێ یەکێتی شەریکە لەگەڵ پارتیە ئەگەر تەوتینەکە نەکە هەڵبەت ئەم خۆپیشاندانانەی ئێستا من لەسەر تاشۆ باسم کرد خۆڕستکە و هیچێکی لە پشتەوە نییە بەڵام تا چەند گرنگە شار و ناوچەکانی تریش بە هەمان شێوە ماگرتنی تیا بکرێ خۆپیشاندانی تیا بکرێ ئەمە نابێتە ئەوەی کە فشاری زیاتر بخرێتە سەر لایەنە پەیوەندی دارەکان چ لە هەولێر بێت چ لە بەغداد بێت بەڵێ زۆر ڕاستە خۆی لە ڕاستیە لە واقعیا دوو کەس بێ لێ کەسێ باشترە سێ کەس بێ لە دوو کەس باشترە ئێستا ینی بەڕاستی پێویست بوو لە هەموو شار و شارۆچکە و شارەدەیەکی شامە دروست بێ لە سلێمانی چادری هەڵدراوە ئەبواە لە هەڵەبجێ چادر هەڵدرێ لە ڕانیە چادر هەڵدرێ لە گەرمیان چادر هەڵدرێ بۆ نمونە هەر جۆرە چالاکیە بێ بەڵام کۆنتاکتێک هەیە لە نێوان فەرمانبەران و مامۆسایانە لە ئێستا ئەو مامۆسا بەڕێزانی کە هاتوون هەیە لە کفری هاتووە ئێستا لێرێ هەیە لە چەمچەماڵەوە هاتووە ئێستا لێرێ هەیە لە کەرکووکەوە هاتووە ئەمە نوێنەرایەتیە بەڵێ مامۆستا نەجمەدین ئەو چالاکی مەدەنیانی ئێوە بە شێوەیەکی گشتی داواکاریەکان زیاتر خۆی لە چیا بینێتەوە بەڵێ ئێستا لەم کاتەیە خۆ داواکاریەکان هەموو داواکاری یاساییە لەم کاتەیە کە ئەواگەینە کۆتایی مانگی یەک موچەی مانگی 12 ساڵی پارمان دەستی بەسەرای گیراوە کە تریلیۆنێ دینار لەلایەن حکوومەتی عێراقیەوە نێردراوە کە موچەی مانگی 12مان پێ بدرێ موچێ مانگی یەکیشی تر تەواو لە ساڵی 2025 ین هەموو موچەکان سی ڕۆژارێ پێمان بدرێ تەرفیعات دەست پێ بکاتەوە خاڵی جەوهەری تر ئەوەیە کە تەوتین بکرێ تەوتین بکرێ بە بڕیارەکەی لە پێشترش باسم کرد ئەو بڕیاری دادگای فیدرالی لێ 21/2/2024 کە درا بڕیاری تەوتینی موچەی موچەخۆرانی یاریمی کوردستان لەسەر بانقە عێراقیەکانی ڕەشید و ڕافیدەین ئیتر ئەوە بڕیارێکە تانەی لێ نادرێ و ئەبێ جێبەجێکرێ بەڵام هەندێک ملە جیڕائەکە دەسەڵاتدارانی هەرێم ملە جیڕاکەن ملیانەشکێ چونکە عێراق وەرەقەیەکی پێیە وەرەقەی دەوڵەتداریە و وەرەقەی قانونە بمانێ و نەمانێ خاڵێکی تری جەوهەری ئەوەیە کە لە دوای تەوتینەکە بەڕاستی هەیە 40 ساڵە فەرمانبەرە هەیە 40 ساڵە مامۆستایە تا ئێستا زەوی پێ نەدراوە و هەیشە 10 ساڵە هەیە 2 ساڵە لەبەر منسوبێت و مەحسوبێت خزمی مەسوولەکەی زەوی وەرگرتووە نەجمەدین لە ماوەی ڕابردوودا شارەوانی سلێمانی بڕیاریدا کە زەوی بۆ فەرمانبەران دابەش بکرێت و تەنانەت ڕەنگە لە ساڵەکانی داهاتوە ئەم پرۆسەی دابەشکردنی زەوی بۆ فەرمانبەران بەبێ جیاوازی و بە کۆکردنەوەی خاڵ دابەش بکرێت بەڵێ ئێمە ساڵی 2020 هەفتەی 12/2020 کە ڕۆشتین بۆ بەغداد حەزەکەی بۆ بەڕێستانە نێرم ئەو داواکاری کە داومانە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ئەو کات مستەفا کازمی و ئەو کات دکتۆر بەرهەم سەرۆک کۆمار بوو کە چوینە لای داواکارەکانمان داوە پیان و سەرۆکایەتی پەرلەمانی عێراق و ئەو کەسایەتیانە و سەرۆکی لیست و حیزبەکانی عێراقی ئەوانی کە ئیتر خاوەن بڕیارن با ناوەکانی تر نەڵێین داواکارەکان لە حەو خاڵ پێکاتووە
یەکەمیان پێدانی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی ناوەندەوە یعنی موچەکەمان تەوتین بکرێ. دووەمیان کردنەوەی فەرعەکانی افتتاح فروع کردنەوەی فەرعەکانی بانکی ڕەشید و ڕافیدین لە هەموو هەرێمی کوردستانە 7 خاڵە کە لەو کاتۆ ئێمە لە 2016 داوەتە توێنەکەین بەڵێ خاڵی حوتەمیان پێدانی زەویە بە هەموو فەرمانبەرە دوای 15 ساڵ خزمەت یعنی تر ئەمە هەمووی بگرێتەوە. هەندێک بنەما هەیە کە ئیشی لەسەرکرێ لەسەر و داواکاری ئێمە بووە ئەوەی کە جێبەجێ کراوە داوامان کردو ئەحسا بکرێ سەرژمێرێکی ڕاستی بکرێ بۆ فەرمانبەرانی ڕاست و دروست ناوی وەهمی بندیواری ئەم شار و شارۆچکانی دەرەوەی هەرێمی کوردستان هەرێمی باشووری لێ دەربێنرێ داوامان کردو عێراقەوە ئەحسای بکە ئەحساکە کرا ئەو بوو لە هەموو عێراقا کرا بەڵام داوامان کردووە ناوی حەقیقی ڕاستەقینەی فەرمانبەران لە هەرێمەوە بنێر درێت بۆ بەقا ئەوە بەغدا بە بڕیار داوای ئەکا لە وەزارەتی دارایی بەچی ئەڵێ لیستی ناوی فەرمانبەرانی دروستم بۆ بنێرن تا موچەکە تەوتینکەم بەڵام بەڕاستی تا ئەم کاتە مامۆستا نەجمەدین لە ئێستادا داواکاری نوێەکانی ئێوە چی هەڵبەت باسی داواکارەکانی پێشوت کرد بڵێ لە ئێستادا بە دیاری کراوی جگە لە موچە داواکاریەکانی ترتان چی هەڵبەت کە لە ئێستا مانگرتتان ڕاگەیانوە و کە بە شێوازێکی نوێی خەباتی مەدەنیە بەڵێ داواکاری نوێ کاتان خۆی دەچێت موچە بابەتی سەرشیە بەڵێ تەوتین تەرفیعات بەکە تۆوتی موچەبان ئەڵێن هەموو ئەسیر ڕۆژارێ موچە تەوتین خاڵی جەوهەریە و دەستپێکردنەوەی تەرفیعات یعنی بەڵێ ئێستا بۆ نمونە کە تەوتینەکە جێبەجێ بوو من دوێنێ لە بەغداد ئەوە بوو بە پێرێ من لە بەغداد لەگەڵ کەسێکە دانیشتم ئەوە قسەمانە کرد وتم تەرفیعات وتی تەرفیعات خەتای خۆتانە لای هەرێمی کوردستانە لە بەغات چیتان پێوتراوە بە دیاری کراوی ئەوەی ئەم سەردانەی پێرێتان وە خۆ داماژە ئەمە من بەتان بینی و چیتان پێوتراوە بەڵێنی چیتان پێدراوە ئەرزێکم ئەوەی کە من بینیم ئەمە لە دەرەوەی نتاقێکە کە بابرین وێنەی بڵاوکەمەوە ئەوە هەر چۆن وەکو لۆبیکردن کە ڕۆیشتون بۆ لای بۆ نمونە بۆ لای ئەو کەسایەتیانە ڕۆیشتون کە خاوەنی بڕیارن پەیوەندیەکی کۆمەڵایەتی ئەویان بمنوتووە کە تەوتینەکە ئەبێ 100% لە 100% تەوتینەکە ئەبێ دووهەم لەگەڵ تەوتینەکە کە هەر لەوێش ئەو بۆ ویسم ئەوە بۆ باسکەم کە ئەڵێ موچە کە تەوتین کرا بۆ نمونە فەرمانبەرێ لە هەرێمی کوردستان 10 ساڵ خزمەتی هەبێ فەرمانبەرێ لە ناوەند و باشوور عێراق 10 ساڵ خزمەتی هەبێ موچەکان هاوتا ئەبێتەوە ئیترەوە تەرفیعەکە بەڵام ئەتوانێت ئەو کاتاڵێ ئەتوان سکاڵای تۆمارکەن خۆتان لای خۆتان ئەو پارەی کە کەمی کردووە مانگانە 200,000 لە تەرفیع ئەوواستاوە وە لای دەسەڵاتی هەرێمی کوردستانە خۆتان ئەتوان شکاتی لێ بکەن سکاڵای ئەوەش بەڕێوەیە و زۆر خاڵی تر باسکراوە ئێستا بۆ ڕاگەاندن نابێ هەموو ئومێدەکان ڕۆشنن ئینشاءڵڵا ئەم جارش داواکەمەوە هەرێمی کوردستان بە هەموو شێوازیەوە ئەم میلەتە میلەتی کووردە ئەمانەی کە ئێستا سەرۆکی حیزب و حکوومەت و ئەم بابەتەشتانن لەم میلەتە هەڵقوڵاون یعنی بەڕاستی زۆر ناشرینە بۆ ئەمانە ئاوا شەڕ مامۆستا نەجمەدین من ئەمەیە پرسم هەر باسی سەردانەکەتانەکەم بۆ بەغا لەم سەردانیا لە چەند ڕۆژی ڕابردووکە ئەنجامتان ناوە نوێنەری مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی ناوچە و سنوورەکانی ترتان لەگەڵ بۆ نمونە دەڤەری گەرمیان هەڵەبجە ڕاپەڕین ئەرزێکم ئێستا تا چەند گرنگە هەماهەنگی هەبێت کاتێک کە ئێوە سەردانی بەغاکەن یاخود لە هەولێر لەگەڵیانە پەیوەندیدارەکان کۆ بنەوە و داواکاریەکانتان ئەخەنە ڕوو ئەم کۆنتاکت و هەماهەنگیە تا چەند گرنگە ئەرزێکم کە ئێمە بۆ نمونە لە کۆیە بۆ نمونە لە هەولێر بۆ نمونە لە گەرمیان مامۆسایەک ئەڕوات لەگەڵ ناوەندی بڕیارە کۆ ئەبێتەوە لەگەڵ کەسایەتی سەرۆکی حیزبەکانە کۆ ئەبێتەوە بۆ خەمخۆری پرۆسەی ژیانەوەی مامۆستایان و فەرمانبەرانە ئەوە نوێنەری هەمومانە کە من ڕۆیشتوم
لەگەڵ نەفرێکی ترا بە نوێنەرایەتی هەمووی ڕۆشتم چونکە من داوام کردووە لەوێ یاسا جێبەجێ بکرێ و مافی موچەخۆرانی هەرێمی کوردستانە وەکو هەمان مافی موچەخۆرانی بەغداد و بەسرە و شارەکانی تریشیان هەبێت کە ئێمە هاوڵاتی عێراقی بین. کاتە پەیوەندی و هەمانجیتان هەیە کە کاتێک سەردانی هەر شوێنیشکە بکەن؟ بەڵێ ئەوە حەزەکەن جەنابتان سەیری فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان بکە نەزانن کە بڵاو کراوەکانمان چووەنە هەر یعنی سادەترین شتەوە جگەوە تەلەفۆنمان هەیە زۆر جار دانیشتن و کۆبوونەوەمان هەیە بەیەکەوە بەڵام ناکرێ هەموو جارێک بۆ ڕاگەیاندنەکان بڵێن ئەوە ئاوا بوو ئەوە ئاوا بوو بەڵێ هەمومان پەیوەندیمان هەیە بەیەکەوە گشتیە. مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی لە گەرمیان بێ لە کۆیە بێ لە ڕاپەڕین بێ پەیوەندیان پەیوەند نەکردو یاخود وەکو پشتگیری پشتیوانێک بۆ ئێوە بێنە سلێمانی و بەشداری لە مانگرتنەکەی بکەن؟ بەڵێ لە هەموو شار و شارۆچکەکانەوە پەیوەندیان کردووە. بەڵێ بەڵام وەکو عەرزم کردی حەڤەی شوبات لە 2 کەس و 3 کەسەوە دروست بوو. هێواش لە هەموو شار و شارۆچکەکانەوە خەڵکات ئەمەش حەڤەی شوباتێکی ترە وای لێ نەک لەم 100 و چەند کەسێک وای لێت ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم نێنە جواب لەوانەیە. بەڵێ مامۆستا نەجمەدین بەردەوام باسی ئەوە کرێت کە سەردانی وەفدەکانتان مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی بۆ بەقا لەگەڵ بەرپرسانی باڵای حکوومەتی عێراق کۆبووەتەوە بەڵام بەڵێنیان ناوە بەڵام تا ئێستا ئەوانیش هەر دەستی ئەەکەن مامۆستا نەجمەدین یعنی چی شتێک جێبەجێ کراوە یاخود چ بەڵێنێک دراوە کە بۆ نمونە بۆ ئەم ساڵ کە ساڵی 2025 بڵێ ئەوانەی کە بە بڕیار دەرچوون و ئەوان دەستی جێرانتەڵی دەسیەکەن ئەوان ئاڵێن ئەوەی کە بڕیاری لەسەر دراوە لە دادگای فیدرالی جێبەجێکەن. سەرەتایی ترین شتێ داواکردنیان ئەوەیە کاکە ئەو چی کردووە ئەڵێ حکوومەتی عێراق ملزەمە بەوەی بکە پاری موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بدات. بەچی بە داواکاریتر نیوەی تەسلیمکردنی نیوەی داهاتی نانەوتی کاکەم تەسلیمی ناکە ناردنی لیستی دروستی فەرمانبەران ئەم ناینێرێ بەڕاستی بە هەموو شێوازی ئەوان ئەیانەوە بە یاساییش بکەن ئەم لە یاسا دوورەکەوێتەوە لە بەرچی بۆچی ئەمە ئەکا کە دیسی دروست نانێرێ بۆچی داهاتی ناوخۆ نانەوتی ئەگەر بێت و باسی نەوتی هەرێمیش مامەساڵە لە چەندین جار ئێمە لیستمان چا کردووە پاکمان کردوەوە لە ناو فەرمانبەری زیادە بۆ نمونە ناوی دووبارە ئەگەر ئەڵێ هیچ بیانیۆکمان بە حکوومەتی عێراق نێشتووە چۆن بەغدا ئەم قسانە ئەکات هەولێریش لە بەرامبەر ئاڵێ هیچ بیانیۆکمان نێشتووە بیانویان هێڵاوەتەوە فەرمو ئێستا بڵێ تەوتینەکە ئاکرێ زۆر سادەیە ئەگەر مامۆستا نەجمەدین بچم بۆ کەرکووک یاڵا ڕێگەمان پێ بدە لێرە دەست پێ بکە با تەوتینەکە لە هەولێر دەست پێ بکە تەوتینەکە ئێستاڵی ملیۆنێک و 200,000 موچەخۆرین طبعاً حرمەتم هەیە بۆ هەموو موچەخۆرێ بە مامۆستایان و فەرمانبەرانەوە من گرە و لەسەر ئەوەکەم هەرێمی کوردستان بە هێزی پێشمەرگە و بە مەدەنیشەوە 800,000 فەرمانبەری نییە بە هەر هەموویەوە ئەمە ئەم ناوە زیادانە ئیلا ئەیانەوێ داهات کۆکەنەوە. مامۆستا نەجمەدین دوا پرسیارت ئاڕاستاکەم بابینەوە سەر مانگرتنەکە هەڵبەت لەبەردەم بارەگای نوێنەرایەتی ڕێکخراوی نەتوێگرتووەکانە نوێنەری ڕێکخراوی نەتوێگرتووەکان سەردانی کردوون دیداری لەگەڵا ئەنجام ماونیان جارێ زۆر باز لەوە بکرێ جارێ زۆر باز لەوە بکرێ بەڵێ بەڕێز مامۆستا نەجمەدین محەممەد ئەندامی دەستەی داکۆشی لە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی سوپاس لە ستۆدیۆ لەگەڵ مابین. سوپاس بۆ بەڕێز.